چەند کەس دەیەوێت میدیاکار لە کاری ڕۆژنامەنووس کار بکات. زۆر باشە. وەکو ناوەندی سۆران ئامانجمان لە کردنەوەی ئەم خولە ئەوەیە کە بتوانین لە ئیداری سەربەخۆی سۆران دەرفەتێک بڕەخسێنین بۆ ئافرەتان لە بواری میدیایی بەرەو پێشەوە بڕۆن. چونکە بەڕاستی ئەوەی کە دەبیندرێ کزیەکی زۆرە کە لە ئافرەتانی ئیداری سەربەخۆی سۆران لە بواری میدیاکاری و ڕاگەاندن، چونکە ئافرەتانی زۆر بەتوانامان هەیە بتوانن لە بواری میدیاکاری دەربکەون، بەڵام پێویستە دەرگایەکیان هەبێ بۆەوەی توان خۆیان بەرەو پێشەوە بن. بۆیە هەدەفمان لە کردنەوەی ئەم خولە ئەوەیە کە بتوانین ئیداری سەربەخۆی سۆران ئافرەتان دەرفەتیان بۆ بڕەخسێ بتوان لە بواری میدیاکاری بەرەو پێشەوە بڕۆن. ئەمانە ئینشاڵڵا پەروەردە دەکرێن لەسەرەوەی کە چۆن بتوانن تێکست بنووسن، چۆن کاری مۆنتاژ. من کریستنا فەرهاد دەرچووی بەشی ئەندازیاری شارستانیم لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر تەخەڕوجم کردووە. خۆم بە خۆشحاڵ ئەزانم کە ئەمڕۆ بەشداری دەورەیەکی ڕاگەاندنم کردووە لە شاری سۆران کە ئەمە بۆ ئافرەتان بەتایبەت شاری سۆران دەرفەتێکی زۆر گرینگە بۆ ئێمەی ئافرەت کە خۆمان پێ بگەین لە بەشی ڕاگەاندنە. چونکە ئێستا من خودی خۆم لە بەشی ئەندازیاریم تەواو، بەڵام خولیای من بۆ بەشی ڕاگەاندن وای لێ کردم کە ئەمڕۆ بەشدار بم. ڕادارێکی کارەسانبار یان دڵخۆشی بکەن بە شێوازێکی گشتی دەربڕینمان لاوازە. کاتێک دەمانوێت شتێک بنووسین لە شێوەی مێشتمان سێژ دەکات، هەر لەگەڕێشتمان بۆ نایە. ناچارێک دەچین لە گۆگڵ تێکستێک بێنین دەستکاری. خۆم بە خۆشحاڵ دەزانم کە بەشداری ئەو خولەم کردووە. خولێکی زۆر مهمە بۆ ئێمە ئافرەتان کە بتوانین ئەو حەزەی کە هەمانە جێبەجێ بکەین یان بەدی بهێنین. من دەرچوو زانستە کۆمەڵاتیەکانم، بەڵام حەزێکی زۆرم هەیە بۆ بەشی ڕاگەیاندن. بۆیە ئەم خولانە پێویستە بۆ ئەوانەی کە حەزیان لەم بەشەیە بتوانن خۆیان پێ بگەینن. ئێمە دوای ئەوەی کە لە ڕاگەاندن و پەیوەندەکانی ئیداری سەربەخۆی سۆران گرنگیەکی زۆرترماندا بە بواری ڕۆژنامەنووسی، بێگومان ناوەندی سۆرانی یەکێتی ئافرەتانی کوردستانیش هەستیان بەو بابەتە کردبوو کە ڕاگەاندکار یان ئەو کەسێکە لە بواری میدیا دەکار دەکات لە ڕێگەزی ئافرەت لەم دەڤەرە کەمە، پەروەردەکردنیان تا ئاستێکی زۆر لاوازە. بۆیە بۆ پڕکردنەوەی بۆشایی ئێمە بڕیارمان دەکات دەست بەو چاڵەکە بکەین و قوتابیان ئاشنا دەکرێن بەوەی کە چۆن تێکست بنووسن، هەواڵ بنووسن، هەم بۆ میدیای ترادیشنال و هەم بۆ دیجیتال میدیا، و هەروەها ئەوەی لەم خولەدا بەشدارە مەرجنیەتان بێتە ڕۆژنامەنووس، ڕەنگە بیاوێ سوۆسیال میدیا یان کامێرەکانی مۆبایل یان کیبۆردەکانی مۆبایل و کۆمپیوتەرەکان، لاپتۆپەکان، ئایپادەکان بەکاربینن بۆ کاری بزنس و بۆ کاروباری ڕۆژانی خۆیان لە فەرمانگەکانیان، شێوازی نووسین، شێوازی داڕشتنی هەواڵ بەگشتی ئەم بابەتانە تێدا خراونەتر و لە ڕۆژانی داهاتوودا و بابەتانی کە باسین دەکەین چۆن ئۆڤەرڤۆیس دروست بکەین، چۆن پێشکەشکار دروست بکەین، چۆن کەسێک ببێتە بێژەر، چۆن کەسێک بۆ دەستگایەکی میدیایی قسە بکە لە ناو بازار، چۆن جورئەت بەرامبەر کامێرا بەرامبەر مایک پەیدا بکە. ئەم بابەتانە و چەندین بابەتی تر و ئەخلاقی کاری ڕۆژنامەوانی، ئەخلاقی شێوازی نووسین، مامەڵەکردن لەگەڵ سوۆسیال میدیامانە بەگشتی لەو بابەتە ڕەنگ دەداتەوە.